رادیۆی زاری کرمانجی 92.7. سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی و بیسەرانی خۆشەویست لە هەر شوێنێک دەنگ و ڕەنجی ئێمەتان پێئەگا جوانترین سڵاو و ڕێز و خۆشەویستیتان ئاراستە بێ. خۆشحاڵ و بەختەوەرین لە دیدارێکی تایبەت لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستی. لە میانەی ئەم دیدارە تایبەتە گفتوگۆ بکەین لەسەر یەکێک لە بابەتەکانی پەیوەست بە پرۆسەی پەروەردە و فێرکردن کە بۆ ئەم ساڵی خوێندن وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بە مەبەستی ڕەخساندنی کەشێکی لەبار و پەروەردەی لە نێو قوتابخانەکان و ژینگەیەکی گونجاو بۆ مەبەستی هاندان و پاڵپشتیکردن و پشگیریکردنی زیاتری مامۆستایان لە بابەت و کاری وانەگوتنەوە بە ئاشنابوونیان بە ڕێگا و شێوازی نوێ و هاوچەرخ کاری لەسەر ئەوە کرد لە ڕێگەی مامۆستای ڕاهێنەرەوە بتوانن هەفتانە مامۆستای ڕاهێنەر لە نێو ناوەندەکانی خوێندن لەوانەیەکدا لەگەڵ مامۆستایان بتوانێ هەر جارە و لە ڕێگەی میتۆد و بابەتێکی پەروەردەیەوە گفتوگۆ لەسەر ئەو بابەتانە بکرێت و بۆ ئەوەی مامۆستایان بتوانن بە شێوەیەکی کردداری ئەو بابەتانە لەگەڵ قوتابیان جێبەجێ بکەن. بۆ ئەوەی بزانین گرنگی ڕۆڵی مامۆستای ڕاهێنەر لە نێو ناوەندەکانی خوێندن ئەرک و کارەکانیان چین تا ئێستا چیان کردووە با خۆشحاڵیەوە لەگەڵ بەڕێز مامۆستا سەعدەدین سلێمان شوان بەری مەشق و ڕاهێنان لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران کە لەو بەرنامەیە لەگەڵمانە. مامۆستا زۆر بەخێر بیت. زۆر سپاسان دەکەم، سپاسی سازکردنی ئەو بەرنامەیەتان دەکەم چونکە بەرنامەکە لە کات و ساتی خۆیەتی بەو پێی کە گەرما و گەرمە لەگەڵ دەستپێکردنی پرۆسەی ڕاهێنانی مامۆستایان لە ناوەندەکانی خوێندن. دەستی جەنابیشتان خۆش بێ. با سەرەتاگەر وەکو پێناسێک بزانین مامۆستای ڕاهێنەر چێ و ئەرک و کارەکانی چی؟ بەڵێ طبعاً مامۆستای ڕاهێنەر ئەو مامۆستایە یاخود باڵێن ئەو کەسەیە کەوا بە خولێکی دیداکتێکیدا تێپەڕیوە خولێکی چلکات ژمێری دوای ئەوەش کەوا خولێکی تری زمانی دەستێوەمان بۆکردنەوە ئەویش خولێکی سێ ڕۆژە بوو. ئەمانە ڕاهێنراون لەسەرەوەی کەوا لە ناوەندەکانی خوێندن وانە بە مامۆستایانی تر دەڵێنەوە ڕایان دەهێنن بۆ ئەوەی ئەو میتۆد و ئەو بەرنامەیەکەوە وەزارەت بۆی ئامادەکردوون وەکو پەیامێک بە مامۆستایان ڕابگەین و ئەوانیش لە ناوەندەکانی خوێندن لەسەر قوتابیان جێبەجێ بکەن بۆ ئەوەی بەو شێوازە وانە بگوترێتەوە لە مەودووە. مامۆستا هۆکار چی بۆ وەزارەت پەنای بۆ ئەو بابەتە بر؟ ئایا مامۆستایان لە ئەدا و شێوازی وانەگوتنەوە تۆزێ گرفتی هەبووە ئەوە بێتە پاڵپشتێکی زیاتر بۆ مامۆستایان و زیاتر وا ئەکەن کە شەوق و زەوقێکی تر بە وانەگوتنەوە بدرێت؟ بەڵێ دیارە هەموو پرۆسەیەک هەموو بەرنامەیەک یاخود باڵێن هەموو بڕیارێک ئامانجێکی لە پشتە. لێرە هەموو پرۆسەیەک پێویستی بە نوێبوونەوە یاخود پێشکەوتن و هاویشتنی هەنگاوە بەرەو پێشتر. هەرچەندە ئێمە بانەرێن پرۆسی پەروەردە لە ئاستێکی ئەوانزم و بەو شێوە لە ڕاستە لە ئاسی تەمەحیم بدانەوە، بەڵام وا باشە بۆ نمونە مەسەلەن وەزارەت کە پلان و بەرنامەیەکی داڕژ بۆ ئەوەی ئەو شێوازی وانەوتنەوەی کەوا لە کۆنەوە تاوەکو ئێستا لەسەری دەڕۆن و وەکو دەڵێن پەیڕۆ دەکرێت لە ناوەندەکانی خوێندن بە جۆرێک گۆڕانکاری بەسەردابێ ئەوەش بیکاتە ئامانج بە ئامانجی ئەوەی کەوا قوتابی ببێت بە سنتەری فێربوون نەک تەنها گوێ لە دەمی مامۆستا بگری و تەنها مامۆستا سنتەر بێ ڕۆڵ بە قوتابی بدرێ بۆ ئەوەی بتوانێت وەکو کارکتەرێکی کارا سەرەکی وەکو کەسێکی سەرەکی بێتە ناو پرۆسەکە پێ لە ڕاوبووری بۆچوونەکانی بگری کۆمەڵێک ئەرچی پێ بدرێ فێری ئەوە بکرێتەوە فێر ببێ خۆی پشت بەخۆی ببەستێ وەکو دەڵێن ببێت بە سنتەری فێربوون واتە چەقی فێربوون. مامۆستا بەڵام یەک شتێ لە نێو ژینگەی قوتابخانەکانی ئێمە لە هەرێمی کوردستانە لە بەشی هەرە زۆریان قەرەباڵغی لە پۆل هەیە ڕێژەی قوتابی زۆرە لەمەیان ئایا ئەکرێ بە تەواوی ئەو میتۆد و شێوازانە جێبەجێ بکرێنیان دەبووە وەزارەت سەرەتا بیری لەوە کردباوە ژینگەی قوتابخانەکانی گۆڕانکاریەک بەسەردا هێنابە؟ ڕەنگە ئەوە یەکێک لە گرفتەکان بی، بەڵام لەسەر هەموو قوتابخانەکانی هەرێمی کوردستان ئەوە جێبەجێ نابێ. هەندێک قوتابخانەمان هەیە ڕاستە قەرەباڵغن شێوازی گروپاتی تێدا جێبەجێ نابێ، بەڵام ناشکرێ دەستەوەستان بوەستین هەر چاوەڕی ئەو بکەن کەی ئەو ژینگەمان لە بۆ ڕەخسە دەکرێت ئەوانیش بە زۆرێک لە جۆرەکان ڕەنگە چارەسەری لە بۆ دانراوی ئەگەر بتوانن هەنگاوی کردەی لەو بارەیە
بهاوێن چونکە ئەوانیش دەتوانن تا ڕادێک ئەگەر 100% نەتوانێت بۆ نمونە شێوازەکەی جێبەجێ بکەن بەڵام دەتوانێت هەنگاوی لە بۆ بهاوێن. مامۆستا ئەوە شتێک بوو لە وڵاتان کاری لەسەر کرا بۆ وەزارەت هێنایی بۆ ئەوەی سوودی لێوەربگریتن لەوێ تاقی کراوەتەوە تا چەند توانیویەتی ئەو بابەتە مامۆستای ڕاهێنەر وا بکا کە گەشەی زیاتر بە پرۆسەی پەروەردە و فێرکردن بدات. لە دنیای پێشکەوتودا ئێستا باوی ئەوە نەماوە تەنها مامۆستاستان دەروی لە ناوەندەکانی خوێنێت ئیتر ڕۆڵ بە قوتابی درراوە کەوا خۆی سنتەرە لە فێربوون ڕۆلی پێدەدرێ ئەرچی پێدەرێ کە ئەرچی پێدرا ئەو بە دوای زانست و زانیاریەکان دەگەڕێ بۆیە ئێمەش ناکرێ وەکو باوڵێن هەرێمی کوردستان کە لە دنیای پێشکەوت و لە بەردەم ئێمەدا کراوەیە هەر چاوەڕێ ئەوە بین یاخود باڵێن ئەوەی کە پێشتر پەیڕۆمان دەکرد هەر لەسەر ئەوە بڕۆینەوە بۆیە ئێمەش پێویستە ئەم هەنگاوانە بهاوێن وەکو دنیای پێشکەوت و ڕۆڵ بە قوتابی بدەین بتوانی ئەویش فێری ئەو بکرد کە فێر ببێ وەکو پێشترش ئاماژەم پێکرد خۆی هەنگاوی ئەو بهاوێ کەوا ببێت بە کەسێکی سەرەکی لە فێربووندا. پێتان وایە بۆ هەموو بازنەکانی خوێندن ئەگونجێ بۆ نمونە ئەگەر ئێستا لە بازنە یەکەم و دووەم و سێمی خوێندنە تا بە قۆناغی ئامادەیش ئەو میتۆد و شێوازانە ئەگونجێن لەگەڵ بۆ نمونە ئەگەر بازنە یەکەمی خوێندن وەرگرین کە پۆلی یەک و دوو سێ بنەڕەتیەکە ئەوەشیان میتۆدی تایبەت بەخۆی هەیە طبعاً میتۆدی یاریکردنمان هەیە کە تاوەکو ئێستا ئەوە پەیڕۆکراوە خوێندراوە بە مامۆستایان ڕاگەاندراوە و هەروها وەکو دەرێن تەمرینیش ڕاهێنانیشی لەسەرەوە مامۆستاشیان جێبەجێیان کرد دەتوانرێت لە بازنەی یەکەم و دووەم ئەو شێوازی یاریکردنەی کەوا لە بەرنامەی پرۆسی ڕاهێناندا جێبەجێ بکرێ و کاریشی لەسەر بکرێ و هەنگاوی کردەی زۆر باشی لە بە هاوشرا و سوودیشی هەیە. ئەوەندە ماوەی کە مامۆستانی ڕاهێنەر دەست بەکاربوون و ئیش و کاری خوانەکەن ئەوەی بە ئێوە ئەگاتەوە پرۆسەکە پێشوازی لێکراوە سەبارەت بە پێشوازی ئەوەی کە ئێمە بە دوواداچوونمان لە بۆ کردو بەردەوامیش بە دوواداچوونی لە بۆ دەکەین لە ڕێی ڕاهێنەرەکانی خۆمان لە ڕێی کارجێر قوتابخانەکان بە تایبەتی بەڕێوەبەر و زۆرێکیش لە مامۆستایان ڕێژەی پێشوازی تاڕادەیەکی زۆر باشە ڕەنگە لێرە و لەوێ لە هەندێک قوتابخانە تاڕادەیەک وەکو پێویست نەبێت بەڵام هەر پرۆسەیە کە سەرەتا دەستمان پێکرد و کە پرۆسەیەکی فراوانە ڕەنگە کەم و کوڕیش هەبێ ڕەنگە لە ڕادەی پێشوازی تاڕادەیەک ئێمە بڵێن هەندێک کەم و کوڕیمان هەیە بەڵام بەو شێوەیە ئەگەر بە ڕێژەوەرگرتنی ڕێژەی زۆرینە دەتوانێت پێشوازێکی باشی لێ دەکرێت و بە شتێکی زۆر باشیش لە قەڵەمدرا. مامۆستا بەر لەوەی کە برێ مامۆستانی ڕاهێنەر چۆن دەستنیشان کران ئەوە کۆمەڵێک بنەما هەبوو دەبێت تایبەتمەندی هەبێ یان گرنگ ئەوە بۆ هەر پەروەردەیەک چەند ناوێکتان بۆ بنێرێت و بێ ئەوەی ڕەچاوی ئەو تایبەتمەندیانە بکرێت. بەڵێ پێوەر هەیە کۆمەڵێک ڕێنمایی هەن پێویستە بۆ نمونە مەسەرەن مامۆستا خزمەتی لە 2 ساڵ کەمتر نەبێ و لە بڕوانەمی بەکالۆرۆسیش بڕوانەوەی بەکالۆرۆسی بەڵام دواتر مرۆنەتێک دەوەداکرا بڕوانەمەی دیبلۆمەشمان تێدا بەشدار کرد بەڵام پێویستە کەفاعەتی هەبی پێویستە هەروەکو باسمان کرد خزمەتێکی 10 ساڵی کەمتر نەبێت لە ناو پرۆسەکە ئیتر کە بە بابڕێن فلتەری چاوپێکەوتندا تێپەڕی باڵێن لەوێش پێوەرێکدانراوە ئەگەر توانێت ئەوەی هەبی لە پرۆسی ڕاهێنان بەشداری بکە بەشداری پێ دەکەن بەڵام هەیە مامۆستا لەو توانایدانیا هەر لە باڵێن قۆناغی یەکەم کە چاوپێکەوتنە دەرناچی و تێناپەڕی دواتریش خولی پێدەکرێت گوتماکو گوتمان خولێکی چل کاتژمێری پێدەکرێت لەو خولەدا دەرچوون و دەرنەچوون هەیە لەوێش ئەگەر نەیتوانی سەرکەوێ ئەوە دەمینێتەوە هەژ بووە. ئەمە بڵێن فلتەرەکانی بوونی بە مامۆستای ڕاهێنەر بەڵام ئەگەر لە نێو ناوەندەکانی خوێندن ئەدای وەکو پێویست نەبوو نەیتوانی ئەو میتۆد و پەیامانە بە باشی بگێنێ لەوەش کار لەسەرەوەکەن کە بەدیلی ئەمە بدۆزرێتەوە مامۆستایەکی تر کەسێکی تر دابنێ و کاری ڕاهێنەرایەتی بکە. تا ئێستا حاڵەتی وەمان نەبووە تا ئێستا بەڵام ئەگەر بێت و حاڵەتی واشمان هاتە پێشیان هەر گرفتێکی تر هاتە پێش بەڵێ یەدێکمان هەیە تقریبا تاوەکوی ئێستا هەر لە سۆران 5 تا 6 مامۆستا یەدێکمان هەیە لە چۆمان هەمانە دەتوانین لە شوێن ئەوەی شوێنی ئەوان پێبگرینەوە. لە سنووری بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سۆران تا ئێستا چەند مامۆستا کاری ڕاهێنەرایەتیەکەن ئامارێکتان هەیە لە بەڵێن لە سنووری بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سۆران ئێمە 6 ڕاهێنەرمان هەیە هەتا دابەشی سەر بۆ نمونە پەروەردەکان بوون بە پێی شوێنی جوگرافیان یاخود بە پێی سنووری پەروەردەکان بۆ نمونە 26 مامۆستامان لە پەروەردەی سۆران هەیە 26 مامۆستا ڕاهێنەر 18 مامۆستا ڕاهێنەرمان لە پەروەردەی مێردە سۆران 7 ڕاهێنەرمان لە پەروەردەی ڕەواندزە و 9 تریشمان لە
پەروەردەی چۆمانە کۆی هەموو ئەو مامۆستایانی ڕاهێنەر 6 مامۆستا ڕاهێنەرمان هەیە بەپێی ئەو باڵێن وەزارەت لە بۆی بەشی وەزارەکە لە بۆ ئێمەدانە مامۆستا بەس هەر ڕاهێنەرەی چەند قوتابخانەی بەبەرکەوتە بۆ ئێستا سنووری پەروەردەی سۆران فراوانترە لە چاو پەروەردەکانی تر هەر ڕاهێنەرە و دیارە بەپێی سیستەم کە چەند قوتابخانەی دەرەکەوێ بەپێی ڕێنمایی ستانداردی پلانی ڕاهێنان باڵێن هەر مامۆستا دا قوتابخانی نابی زیاتری پێ بدرێ بەڵام ئێستا ئێمە ینی دەتوانرێ بۆن منە هەفتی هەیە هەشتی هەیە نوۆی هەیە وەڵا هەمانە تقریبان دا قوتابخانەشی هەیە بەتایبەتی لای پەروەردەی مێرگەسۆر هەندێک بە حکمەوەی هەندێک مامۆستا شوێنیان دوورە شوێنی باڵێن کارکردنیان دوورە قوتابخانەکان دوورە کەمترمان پێداون ینی حەف مەکتەبمان داینێ بەڵام ئەوانی تر ڕەنگە شوێنیان نزیکتربی دا قوتابخانەی وەرگرت مامۆستا کاتێک مامۆستای ڕاهێنەر ئەگەر چۆن ناوەندەکانی خوێندن بۆ نمونە مامۆستا ئامادە نەبوو ئەو مامۆستایە کە ئامادە نەبوو ئایا بەغیا بوو بە نەهاتوو هەشمارەکرێ هیچ لێ پێچینەوەیەکی لەگەڵەکرێتن هەر مامۆستایەک ئەگەر بەبێ هۆکار باوڕێن ئامادە نەبوو ئەوە بە ئامادە نەبوو هەژمار دەکرێت ئیتر دوای ئەوەی کەوا سێ جار ئامادە نەبوو بەبێ هۆکار ئەوە ئاگادار دەکرێتەوە ئەگەر دیستان هەر پابەر نەبوو بە ئامادەبوون ئەوە ڕێککاری تر دەگیرێتە بەر بەپێی ڕێنمایی ئەجا ڕەنگ بێ هەندێک لێک تێنەگەیشتن هەبێ لە لەوان مامۆستان ئەڵێن مامۆستای ڕاهێنەریش وەکو هاوڕێی ڕخنەگر و سەرپەرشتیار و ئەمانەیە بەس ئیش و کاریان لە یەکتری جیاوازیان هەمان ئیش و کاری سەرپەرشتیارەکە مامۆستای ڕاهێنەر ئیش و کاری مامۆستای ڕاهێنەر زۆر جیاوازە لەگە ئیش و کاری سەرپەرشتیار مامۆستای ڕاهێنەر لە ناوەندەکانی خوێندن تەنها ئەچێوانەی خۆی دەڕێتەوە لە هەفتە لە هەر قوتابخانەیەک لە ناو خشتەی وانەوتنەوەی قوتابخانە وانەیەکی لە بۆ تەرخان کراوە ئەو دەچی وانەی خۆی دەڕێتەوە ئەو ڕێکارانە دەگرێتە بەر کە پەیوەندی بە وانەوتنەوەیە وەکو تازە ئاماژەمان پێکرد ئامادە نەبوون ئیتر تۆمارێکی تریشی هەیە بۆن منە وەکو هەر قوتابخانەی کە سەردانی کرد چمی تۆلێک دەڕێتەوە و حزوری خۆی و ئامادەبوونی خۆ چاڵاکی ئەو ڕۆژێ لەوێ تۆماری دەکات ئەی هەڵسەنگاندنی مامۆستای بابەت و ئەمانش لە دەستەڵاتی مامۆستای ڕاهێنەرە هەڵسەنگاندنی مامۆستای بابەت پەیوەندی بە مامۆستای ڕاهێنەرەوە نییە بەڵام ئەو کاتێک کە بەردەوام بوو لە ڕاهێنانی خۆی هەفتەی شەشەم دەست بە دیدەنیەکانی خۆی دەکەم بەبێ جیاوازی هەر پسپۆلیەک بێ و هەر بابەتێک بێ ئەو دیدەنی خۆی دەکات ئەو ڕەچاوی ئەو میتۆدانە دەکات کە لە کاتی ڕاهێنان بە مامۆستایانی و تۆ پێڕاگەاندن بزانە لە ئەدای وانەوتنەوەی خۆی جێبەجێ دەکەی خۆ جێبەجێ ینی ئامانجی دیدەنیەکە ئەوێ بۆ ئەوەی بزانێ ئەو میتۆدانێک کە باس کراون ڕەنجی داوەتەوە لە نێو قوتابیان مامۆستا بەکاری هێناوە بەتەئکید ئامانجی دیدەنیەکە ئەوەیە لە درێژەی پرۆسی ڕاهێنانی لە باڵێن ڕاهێنان لە ناوەندەکانی خوێن تا چەند ڕەنجی داوەتەوە لەلایەن مامۆستایان ئەو تەنها دیدەنیەکەی و هەڵسەنگانەکەی لەسەر ئەوەی دەکات باش ئەگەر چوە پۆلێک و برین ئەو میتۆدانە وەکو پێویست مامۆستا جێبەجێ نەکرد بوو ئەو خشتەیەکی لەبەردەستە بەپێی ئەو خشتەیە هەمووی بەپێی ئاستەکان لەبووی دیاری کراوە تا چەند جێبەجێ کرد و جێبەجێ نەکرد لێ ئاماژەی پێ دەکەم پرسیارش لە قوتابیان نەکرێ بۆ ئەوەی مامۆستا چۆن بابەتەکانی گوتۆتەوە فیدباچی قوتابیان وەردەگیرێت دوای ئەوەی دیدەنی مامۆستایانی تەواو کرد هەر پۆلێک 4 تا 5 قوتابی لە شوێنێک لە هۆڵێک کۆ دەکاتەوە فۆرمی تایبەتیان بەسەردا دابش دەکات کۆمەڵێک پرسیارن ئەو پرسیارانیان لێ دەکات بەپێی ئەو پرسیارانە دەتوانێت ئاستەکانیان لە بۆ دیاری بکە هەتاوەکو ببوورە باڵێن هەڵسەنگاندنی مامۆستا ڕێژەی لە بۆ دیارکرە بۆن منە سەدا 6 مامۆستا هەڵسەنگاندنی لە بۆ دادەنێ سەدا چلیش لەسەر فیدباچی قوتابی دەوەستن ینی ئەم هەڵسەنگاندنی مامۆستای ڕاهێنەر جیاوازە لەگەڵ هەڵسەنگاندنی بەڕێوەبەر و سەرپەرشتیارانی تر بۆ مامۆستای ئەکاتن بەڵێ زۆر جیاوازە لەبەرەوەی هەڵسەنگاندنی وەکو تازە ئاماژەمان پێکرد هەڵسەنگاندنی مامۆستای ڕاهێنەر لەسەر ئەدای دەرسەکەیە تازە میتۆدەکانی جێبەجێکرۆ بەڵام ئەوەی تر ئەوەی بابرێن بەڕێوەبەرە ئەوەی سەرپەرشتیارە ئەوان کۆمەڵێک ستاندارد هەیە لەسەر ئەو ستانداردانە هەڵسەنگاندنی لە بۆ مامۆستا و لە بۆ کۆی قوتابخانە بەڵام ئێمە بابەتمان لەسەر مامۆستای دەکەن مامۆستا شتێکی تر هەیە کە لە نێو کاری مامۆستای ڕاهێنەر و ئەوەی پەیوەستە بە قوتابخانەکان ئەوە قسەمان لەسەر دەرەنجامی هەڵسەنگاندنەکە کرد بەڵام قۆناغی بنەڕەتی ئەم ساڵی گرتوۆتەوە کە کاری ڕاهێنەرایەتی تێدا ئەکرێ ئایا قۆناغی دواناوەندی و ئامادەیش ئەم ساڵ مامۆستای ڕاهێنەری بۆ ئەچیان ئەمە پرۆسێ دوا ئەکەوێت قۆناغی ئامادەی و دواناوەندی
هێشتا ڕاهێنەرمان لە بۆ ئامادە نەکردوون چونکە کردنەوەی خۆل لە بۆ ئامادەیەکان ئێستا بزانم لە هەولێرتەوە بووە حالیان لە دۆک بەردەوامە پەروەردەی سۆران باڵێن پەروەردەی گشتی سۆران دەکەوێتە مانگی 11 ڕەنگە بکەوێتە کۆتایی مانگی 11 دوای ئەوەی کەوە خولەکەتەوە بوو ئیتر چاوەڕێی ڕێنمایی دەکەین وەکو تێز بەکاریان دێنین ئەچینە وەکو باڵێن دەست پێکردنی ڕاهێنانی وەکو بەو شێوەیە کە ئێستا فەرمی دەستمان پێکردی ئەوە چاوەڕێی ڕێنمایی دەکەین بەڵام جاری خولمان لە بۆی نەکردو دەگەوێتە مانگی 11 هەمان میتۆد و شێوازی قۆنەغی بنەڕەتی ئەگرێتەوە بۆوانیان میتۆدەکانیان جیاوازترە ئەوەی من زانیاریم لەسەر هەبی هەندێک میتۆدی هاوبەشان هەیە بەڵام میتۆدی جیاوازشان هەیە مامۆستا هەندێک جار ئەوە لەو ماوەیەوەتەی بابەتە بڵێن هەر بابەتێکی نوێ ئیدی لایەنی باش و خراپی دەرەکەوێت لە کۆتاییدا بەڵام هەندێک لە مامۆستایان باس لەوە کەنەڵێن مامۆستای ڕاهێنەر پێویست نەبوو بۆ ناوەندەکانی خوێندن مامۆستا هەیە 20 ساڵە مامۆستایە 30 ساڵە 15 ساڵە ئەکرا بڵێن ئەوە کە ئێستا ڕاهێنەرایەتی ئەکا قوتابی بووە و مامۆستاکەی ئێستا دائەنیشێت و ئەویش کاری ڕاهێنەرایەتی بۆ ئەکاتم لەمە هەست ناکەن بۆ شایەکی میلاچیش دروستە بێت لە نێو ناوەندەکانی خوێندن وڵی ڕەنگە زۆر جاریشگرەی لەوبارەی بە من گەشت بیتەوە سەبارەت بێ بەڵام ئەوە پرۆسەی ڕاهێنانە پەیوەندی بە مەسایلی خزمەتی دوور و درێژ ئەمانەوە نیە چونکە پرۆسەکە لە بەردەم و هەمووان کراوە بوو هەر کەسێ بیتوانی بە خۆی پێشکەشی ئەو بکە بێت بەڕاهێنەر ئەوە دەیتوانی بابرێن خۆی لە پرۆسەکە تاقیب بکاتەوە دوای ئەوەش هەر شتێک ئەگەر بووە ڕێنمایی ئیتر ئەمانە بە خولەش ئەکادمیدا تێپەڕێن پێم وایە ئەو حساسی و دەمارگیری ئەگەر هەبیت پێم وایە زەرور نیە هەبی بەڵام ڕاستە زۆر جارە ئەحراجی لە بە مامۆسایانی ڕاهێنەری دروست دەبی زۆر جار مەسەلەن بۆ لە کاتی دابەشکاری پرۆسی دابەشکاری مامۆستا هەبووە پێی خۆش نەبووە بچێتە قوتابخانەیە کە پێشتر مامۆستای خۆی لێبووە یان بەڕێوەبەری خۆی لێبووە ڕەچاوی ئەوەشمان کرد بەڵام ڕەنگە وەکو پێویستی ناتوانین 100% جێبەجێ بکەین بەڵام ڕاستە تێبینەکە لە جێ خۆیەتی بەڵام ئیتر ئەوە پرۆسەکەی جێبەجێ دەکا ڕەبتی بۆی وە نییە کە خزمەتی زیاتر یاخۆت مامۆستای ئەو بۆیان هەشتێکە وەکو گوتمان گرفتی میلاچیش بەخۆ هەموو دام و دەستگاکان گرفتی کەمی میلاچیان هەیە وەزارەتی پەروەردەشیدی لە دەرەنجامی کەمی میلاک پەنای بۆ مامۆستای وانە بێژ کردووە لێرە ئەو مامۆستای بۆ نمونە مامۆستای میلاکە مامۆستای وانە بێژ ئەتوانێت ببێتە ڕاهێنەر مامۆستای وانە بێژ نەخێر ناتوانێت ببێتە ڕاهێنەر لەبەرەوەی ڕێنمایی دەڵێت پێویستە مامۆستا میلاک بێ و خزمەتی ئەوەندە ساڵی هەبێ پابرێن بۆ منە کەمترین ساڵ خزمەتی هەبێ کەواتە مامۆستای وانە بێژ بۆ منە شتێکەیە بابرێن پێشی ئێستا کە مامۆستای گرێ بەستمان هەبوو ئەو هەموو شەی بەڵام کە بوون بە هەمیشەی خزمەتیان لە بۆ هەژمار کرا سابی ئەومان لە بۆ کردوانی خزمەتی گرێ بەستەکەمان لە بۆ هەژمارکردن بۆ ئەوەی پێداخلی خولەکەی ببێت مامۆستا ئامارەکەشت بۆ باسکردم ئەو شەس مامۆستا بەڵام بۆ قۆناغەکانی تری دواناوەندی و ئامادەیش پێویستیتان بە ڕێژەی زیاتری مامۆستایە لەو ڕێژەی کە شەس مامۆستایە کەمترە لەو قۆناغانە بۆ قۆناغی ئامادەی ئێمە پێویستمان دهژدە مامۆستامان لە بۆ دیاریکراوە بەپێی ئەو ڕێژەی قوتابخانەی کە ئێمە هەیە بابرێن بەرزمان کردەوە لە بۆ وەزارەت هەژدە ڕاهێنەریان لە بۆ دابین کردی لە بۆ هەر چواری پەروەردەکان لەبەرەوەی ئێمە 36 ئامادەیمان هەیە وەکو 36 وەکو قوتابخانە 90 قوتابخانەی دواناوەندیشمان هەیە بەلێک دانەوەی ئەوان و دابەشکردنی ئەو ڕاهێنەرانی کە وەزارەتی پەروەردە لەسەری ڕزامەند بووە هەژدە ڕاهێنەر بەر ئێمە کەوتووە ئێمە دەتوانین زیاتر داخلی خۆل بکەین بەڵام هەژدە ڕاهێنەری دەست بەکاربوونی لە بۆ دەکەین بۆ ئەوەی هەریکی 7 تا 8 قوتابخانەی بەردەکەوێت و ڕاهێنینی لە بۆ لە ڕووی مافوو امتیازاتی مادیەوە ئەو ڕاهێنەرانە لە هیچ سوودمەند دەبن دەرماڵێکی 50,000یان هەیە ئەو دەرماڵە ڕەزامەندی وەزارەتی دارایشی لە بۆ گەڕاوتەوە ئەو دەرماڵیان لە بۆ دەبەسترێ مامۆستا شتێکی تر هەر پەیوەست بەمە ئەڵێن پێویست بوو ئەو مامۆستانەی کە ئێستا کاری ڕاهێنەرایەتیەکەن قوتابی زانکۆ یا لە پەیمانگاکەن کاتێک ئامادەکرێن بۆ مامۆستایەتی ئەبوایە بەر لەوەی بێن قۆناغی ڕاهێنان بکەن لەوێ ئەو میتۆد و شێوازانیان بۆ باس کرابە نەوەک بۆ مامۆستایە کە ئێستا ئامادەی و لە نێو قوتابخانەکان زۆر جوانە پرسیارەکە زۆر لە شوێنی خۆیەتی بەڵام ئەی چ لەو مامۆستایانە بکەینە هەروەکو خۆش ئاماژەت پێکرد 20 ساڵە قۆناغی زانکۆی تێپەڕاندیە ئەوانەی نەخوێندێ ئەمە خۆی لە خۆی دەچارەسەرێک کە بۆ ئەوانێکەوە پێشتر ئەم شێوازی وانەوتنەوە یاخود باڵێ ئێستا پێداگۆجی پێڕاوکرێ لە زانکۆ ئەمە بۆ ئەوەیە لە مەودووە مامۆستایانمان لەسەر ئەم شێوازی وانەوتنەوە ڕاپێن
بەڵام بۆ ئەوانەی کە ڕابردوو پێش ئێستا قۆناغیزان کوان تێپەڕاندە پێویستە چارەسەرکی لە بابەتیان لەوە بدوزێتەوە کە دۆزراوەتەوەش. یان ئێستا هەستەکەن ئەو میتۆد و شێوازانە کاریگەری خۆیان ئەبێت لە نێو ناوەندەکانی خوێندن بۆ قوتابیان؟ بە بڕای ئێمە ئەگەر بێتەوە تەواوی میتۆدەکان گەندرا بە مامۆستایان ئەگەر بە جددی کاری لەسەر بکرێ بەڵێ. شتێکی تر مامۆستا بۆ ئێوە گرنگەوەکو بەڕێوەبەراتی مەشقوڕاهێنا کار لەسەر ئەوە بکرێ کامە میتۆد زیاتر کاریگەری هەیە بۆ قوتابی سوودی لێوەرەگرێ مامۆستا زیاتر ئەو میتۆدە بەکاربێنێ باشتر نیە لەوەی کە ڕەنگ بێت چەند میتۆدێک باز بکرێن و هەمویان بە پێی پێویست سوود بگەێنێتن بەڵام کامەی کاریگەرترە ئەو زیاتر بەکاربێ؟ بەپێی قۆناغەکانی خوێندن بۆ نمونە میتۆدی یاریکردنمە هەیە لەگەڵ بازنەی یەکەم و بەتایبەتی بازنەی یەکەم و دووەم یان بازنەی یەکەم زۆر کاریگەرە بەڵام بە شێوەیەکی گشتی میتۆدی سوقراتی کە گفتوگوێکی گەرم و دروست دەکەم ئەویان بە شێوەیەکی گشتی توانین میتۆدێکی زۆر گرنگ و کاریگەرە دەتوانێت ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرێ کاریگەری باشی هەبێ و کۆمەڵێک میتۆدی دیکەشی لەگەر پێک خەڵاو دەکرێت هەروەکو ئەوەی کە ئێستامە 11 میتۆد و مۆدل باوڕێن لە پرۆسی ڕاهێنان لە ناوەندەکانی خوێندن دەکوتێتەوە کاتی کە تەواو بوو ئیتر دەتوانانی تێکەڵەیەک دروست بکە بتوانانی شتێکی بە پێزی لێ دروست بکە و ڕۆژانە مامۆستایان پێڕۆی بکەن. مامۆستا شتێکی تریشار پرۆگرامی خوێندنیش دەور نابینێ بۆ ئەو میتۆدانە بۆ نمونە هەندێک بابەت هەیە ڕەنگ بێ بەشی هەر زۆری میتۆدەکانی لەگەڵ بگونجێ بەڵام هەندێک بابەت هەیە ڕەنگ بێ کەمتر لەو هەموو میتۆدانی لەگەڵ بگونجێت و یا وەزارەت بیر لەوە بکاتەوە ناوەڕۆکی پرۆگرام و بابەتەکان بگونجێنێ لەگەڵ ئەو میتۆدانە. ڕەنگە وەزارەت بیری لەوە کردبییتەوە ئەو هەموو میتۆدانەی هیناوەتە ناو پرۆسی ڕاهێنان ئەو میتۆدانە کامەی لەگەر دەگوزێت دەتوانێت ئەوەی لەگەر بگونجینی. ئیتر مامۆستا دەزانێت کاتی هەموو میتۆدەکانی وەرگرت کامە لەگەر بابەتی خۆی دەگونجێ ئەو بەکاردەهێن. شتێکی تر هەیە پێتان وایە گەرم و گوڕێک لە قوتابخانەکان دروست بووە بەڵام لە تۆڕە کۆمەڵایەتەکانیش کاتێک سەرنجە دەین ئەمە جۆرێکە لە چاولێکەری کە فلان مەکتەب مامۆستای ڕاهێنەری بۆ چووە چاڵاکی کردووە ڕنگدانەوەی هەبووە یان ئەمە دەرەنجامی کاریگەری مامۆستای ڕاهێنەرە لە نێو ناوەندەکانی خوێندن بەو چەند هەفتەی سەردانی کردووە؟ وەڵاهی ئینسان ناتوانێت حکم لەسەر بدا ئەوە با بڵێن خۆ نمایشکردنە یان لاسایکردنەوەی نارسێ بەڵام ئەوەی کە ئێمە دەیبینین لە سوشیال میدیا ڕەنجی داوەتەوە مامۆستایان لە زۆر شوێندا پەیڕەوی دەکەن و وەکو چاڵاکی خۆشیان لە سوشیال میدیا براوی دەکەنەوە بەڵام ئیتر وەکو دەڵێن ئەمە بەڵگەیەکە لە بەردەستمان کە لە زۆر قوتابخانە ئەمە پەیڕەو دەکرێت و جێبەجێ بۆ دەتوانین بینێن ڕنگدانەوەی باشی هەبوو. شتێکی تر مامۆستایان لایەن تێبینی بوو هەسە بە پێی ڕێنمایی وەزارەت دەڵێ مۆبایل قەدەغەیە بۆ برنە ژوورەوە بۆ پۆل و ئەمانە باشە لەولایش مامۆستای ڕاهێنەر و یا ئەو شێوازە ئەڵێ دەبێ وێنە بگیرێ یا ڤیدیۆ هەبێتن لەمەیە گرفت دروست نابێت لە بەردەمی قوتابی. طبعا مامۆستا کاتێکە بابرێن وانێ دەڵێتەوە ئەو مامۆستا لە بۆ مامۆستایانە بەڵام ئەوەی مەبەست لە کاتی وانوتنەوە لە بەڵێگە بەشێکی بۆ نوێت تۆمار بکرێ ئەو ئەجا ئەوەکو تاڵا چییە بەڵام تەنها یەک مۆبایل دەچێتە ژۆر و تەنها وێنێ دەگری خۆ مۆبایلکە قەدەغەیە 20 ژۆری بۆ ئەوە قەدەغێت قوتابی لەگەر خۆی نەبە لەن کاورە زەنجی بۆ دێ ئەوانە تەنها لە بۆ قوتابی قەدەغەی دی مامۆستاش قەدەغەیە بەڵام ئیتر بۆ پیشاندانیان بەخۆر بۆ تۆمارکردنی چاڵاچێک ڕەنگە هەندێک گرفت دروست نەبێت. شتێکی تر مامۆستا ئەگەر مامۆستای ڕاهێنەر بۆ نمونە هەفتەیەک پێی نەکرابێ ئەوە پێویستی بە مۆڵەتە لە ئێوە چۆن ئەتوانێت قەرەبووی ئەو هەفتەیە بکاتەوە؟ ئەنجا لێرە بۆ نمونە ئەگەر هەفتەیەک بۆ نمونە لەو هەفتە کارێکی دەتوانێت لەو 5 ڕۆژەی دەوام دەتوانێت ڕۆژێکی دیکە دەرخان بکە بچی سەردانی قوتابخانەکەی بکە ئەبێ ئەو هەفتە ئەگەر ئەو هەفتەش عفوم کە بواری نەبوو مەجاری نەبوو دەتوانین لە هەفتەیە داهاتوو هەردوو میتۆدەکە پێک هەردوو میتۆدەکە تێک هەڵ بکە یان بە ڕۆژێکی جیاواز بیکە ئەوە ئەگەرێتەوە سەرخۆی پلانی خۆی ینی گرنگ ئەوێ دەبێت ئەگەر ئەو 13 هەفتەی بۆ دیاری کراوە لە وەرزی یەکەمی خوێندن 11 هەفتەی بۆ دیاری کراوە تا مانجی 12 ئەبێت تەواو بێ بەڵام دەبینی تەواو نەبوو دەتوانێت هەفتەی پاشتری شۆریک وەرزی دووەمیشی سەردانی وەرزی دووەم زیاتر سەردان بۆ دیدەنی مامۆستایان و هەڵسەنگاند. مامۆستا لە کۆتایی پرۆگرام قسەکردن لەسەر بابەتە کاتی زۆری ئەوێ بەڵام ئەو لە بەشی یەکەمی پرۆگرام بوو لە پرۆگرامەکانی داهاتوو گرنگی زیاتر بەولایەنە ئەدەین و دواتریش لەگەڵ ئێوە ئەبین بەو لە ناوەندەکانی خوێندنیش بزانین ڕنگدانەوە و کاریگەریەکانی هەم لەگەڵ مامۆستایان لەگەڵ قوتابیان لەگەڵ دەستەی کارژێری قوتابخانەکان هەر شتێکی تازەش کە دێتە نێو پرۆسەی بەتایبەتی پەروەردە و فێرکردن لایەنی باش و خراپی بۆ ئێوەش دەرەکەوێت ئێوەش وەکو مەشقوڕاهێنان لە کۆتایی ساڵ هەڵسەنگانێکەکەن بۆ ئەوی بزانن ئەو بابەتە کاریگەری هەبوویان نا
لە کۆتایی ساڵ هەرسەنگاندنی تەواوی ڕاهێنەران دێتەوە بۆ ئێمە وەتا راپۆرتی ئەوان دێتەوە هەرسەنگاندنی تەواوی مامۆستایانی هەر سنووری هەر ڕاهێنەرێک دێتەوە بە ئێمەش هەرسەنگاندنی لە بۆ دەکەین و ڕەچاوی ئەوە دەکەین بزانین تا چەند کاریگەر بووە کار لەسەر ئەو هەرسەنگاندنەی مامۆستایان دەکەین بە خلالی ئەو ساڵێکەوە هەم ڕاهێنانی گوتەوە هەم هەرسەنگاندنی کردووە. باش دوا پەیامی خۆت ئەگەر بگەێنی بە مامۆستایان و قوتابیان. دوا پەیامی ئێمە بۆ مامۆستایان و بۆ کارژێر قوتابخانەکان ئەوەیە کەوا پرۆسەی ڕاهێنانی مامۆستایان لە ناوەندەکانی خوێندن پرۆسەیەکی نوێیە. وەزارەت بۆ ئەوەی بڕیاری داوە یاخود خستیتە ناو ناوەندەکانی خوێندن وەکو بەرنامە بۆی کاری سەر بکرێت پێویستە بەڕێوەبەری قوتابخانەکان یاخود کارژێر قوتابخانە و تەواوی مامۆستایان پێشوازی لێ بکەن چونکە ئەمە لە دوجار بە لە بەرژەوەندی پرۆسەی خوێندن تەواو دەبێت پێویستە مامۆستایان بە شێوەیەکی زۆر باش پێشوازی لێ بکەن و هەماهەنگ و هاوکار بن لەگەڵ مامۆستایانی ڕاهێنەر چونکە مامۆستایانی ڕاهێنەر شتێکی ئەو تۆیان پێ نییەکەوە بە دەربێ لە ڕێنمایی وەزارەت بەڵکو جێبەجێکردنی ڕێنمایی وەزارەتە و ڕێنمایی وەزارەتیش لە کاتێک دەردەچێت کە سوود و قازانجێکی گشتی هەیە بە تایبەتی لە بۆ پرۆسی خوێندن خۆشمان دەزانی پرۆسی خوێندن بۆ خزمەتی کۆمەڵگە و مرۆڤاتی و پێشخستنی کۆمەلگای خۆت پرۆسی خوێندن بۆیە پێمان باشە مامۆستایان پێشوازی لێ بکەن بۆی بتوانێت سەرکەوتوبی ئەنجامی باشی دەستان خۆش بێ مامۆستا. بینەران و بیستەرانی خۆشەویستی زاری کرمانجی ئەوەی بینیتان دیدارێکی تایبەت بوو لەگەڵ مامۆستا سعدەدین سلێمان شوان بەڕێوەبەری مەشق و ڕاهێنان لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران بۆ قسەکردن لەسەر کار و ئەرکۆڕۆڵی مامۆستای ڕاهێنەر لە نێو ناوەندەکانی خوێندن کە پرۆسەیەکی تازەی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانە بە ئامانجی زیاتر خزمەتکردنی قوتابیان و هەروەها هۆشیارکردنەوە و گەیاندنی پەیام و ڕێگە و شێوازی تازەیوانە گوتنەوە بە مامۆستایان لە نێو ناوەندەکانی خوێندن تا لە دیدارێکی نوێ پێتانە گەینەوە کاتێکی شاد و کوردستان.